یەکگرتوو ئەو کارکتەرە بەهێزەیە کە پڕە لە سەرمایی گەورەی کاندیدەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان پەرلەمانیان بێهەیبەت کردووە بە مەبەست کورسیەکانتان ئەگەر زیاژ نەکا کەم نەکا ڕۆژانە 300,000 بەرمیل نەوت دەفرۆشێ پارەکەی کێتی و پارتی کورسیەکانی 2.5 قات بەرز دەکاتەوە 33 ساڵ دەنگت پێداوە حکومڕانی کردووە فاشیل بووە مقارنەتەن بە یەکێتی و پارتی کاندیدەکانی ئەم جارەیە یەکگرتووی ئیسلامی دەکرێت بگوترێ بەهێزترینن پارتی و یەکێتی دەبنە کەمینە لە هەرێمی کوردستان بە مەرجێک خەڵک موچەی نییە و بشێوی نییە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان سوڵتە و پارەکان لێ بکەوە لیان بسێنەوە هەرچی معنەویات و قەدر و ڕێزە لە ناو هەناوی تاکی کوردی نێنماوە یەکگرتووی ئیسلامی کوردستان دەڵێ حکومڕانی هەرێمی کوردستان حکومڕانێکی فاشیلە هەمومان دژایەتی دەسەڵاتی حکومڕانی هەرێمی کوردستان دەست پێ بکەین دەسەڵاتێکی ئاوا تەنبێ بکەن و پاشەکەوتی موچە؟ بەڵێ ئەسڵ و ئەساسی نییە خەت دەسەڵاتی هەرێمی کوردستان نایەوێ بە ئاشتی بژین بە خۆشی بژین گیرفانیان ئاوادان بێ لە یەکگرتوویاندا یەکگرتوویان پێشکان هیچ کاندیدێکی سربەخۆ بۆ پەرلەمانی کوردستان ناگاتە پەرلەمان یەکگرتووی ئیسلامی کوردستان پێی وایە بەدیلی هەڵبژاردن نییە یەکگرتووی ئیسلامی کوردستان وەک زۆرێک لە لایەنەکانی دیکە خۆی ئامادە دەکات بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ساڵی 1994ەوە تا ئەم کاتی قسەی تیاکەین 2024 یەکێکە لەو حیزبانەی لە پاڵ ئەو سیاسەتەی کە بەردەوام کاری تێدا کردووە زۆرێک لە گەنجانی پێگەیاندووە زۆرێک لە کایە و جونگەکانی هەرێمی کوردستان کادری یەکگرتووی ئیسلامی کوردستانی پێدەناسرێتەوە ئەگەر بێت و ئێستاش لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستانە نەماون یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەم جارە چۆن بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نەکات ئەو میکانیزمانە چین کە بڕیارە پیادەی بکات بۆ ئەوەی دەنگی دەرەوەی یەکگرتووی ئیسلامی کوردستانیش بەدەست بێنێت سڵاوتان لێ بێت من خونچە تەهام لە شارپرێسەوە ئەم شەو گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز مستەفا عەبدوڵڵا بەرپرسی کارگێڕی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان و لە داهاتووشدا دەبێتە سەرۆکی لیستی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە بازنەی سلێمانی کاک مستەفا ئەم کاتێ باش سەرەتا با بۆ دەست پێ بکەین یەکگرتووی ئیسلامی کوردستان تا چەند ئامادەیە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان یەکگرتوو پێی وایە هەڵبژاردن تاکە ڕێگەی ئاڵوگۆڕی دەسەڵات و پێگە و جێگەی ئەحزابی سیاسیە لە هەرێمی کوردستان یەکگرتووی ئیسلامی کوردستان پێی وایە بەدیلی هەڵبژاردن نییە تەنها هەڵبژاردن کەواتە مادەم دیدی وابێ دەبێت باش خۆی ئامادە بکە بۆ پرۆسەی هەڵبژاردن و خۆی باش ئامادە کردووە لە هەر چوار بازنەکەی هەڵبژاردن کاندیدی بەهێزی داناوە لیژنەی هەڵمەتی هەڵبژاردننی ئامادە کردووە یەکگرتووی ئیسلامی کوردستان کاندیدەکان بەهێزەیان بەپێی ڕاپرسیەک پێش دانانی لیستەکە ئێوە کردوتان ئەگەر سەیری کاندیدەکانی هەموو لایەنەکان بکەیت کاندیدەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان هەم سەرۆک لیستەکان هەم کاندیدەکانی تر هەم خوشک و برا هەموو ئەوانە ئەزمموی قاڵبووەی ناو ئەزمونن لە ڕووی سیاسی لە ڕووی ئیداری لە ڕووی شەهادە لە ڕووی پێگەی ژەماوەری لە ڕووی کەسایەتی نەوعی پێمان وایە کاندیدەکانی یەکگرتوو کە هەڵبژێراون هەریەکان بە مەرج و شەرتی بەهێزی هەڵبژێراون و ویستومانە کۆمەڵە کارکتەرێک ئامادە بکەین بینێرینە پەرلەمان دەبێت پەرلەمان بەو جێگە و پێگەی ئێستای کە لاواز کراوە بیگەڕینەوە سەر ئەسڵەکەی خۆی کە بریتە لە یاسادانان و بەدواداچوون و یەکگرتووی ئیسلامیە کێ پەرلەمانی کوردستانی لاواز کردووە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لاوازیان کردووە یەکێتی و پارتی مقارنەتەن بە یەکێتی و پارتی کاندیدەکانی ئەم جارەیە یەکگرتووی ئیسلامی لە هەموو لیستەکانی تر بە یەکێتی و پارتیشەوە دەکرێت بگوترێ بەهێزترینن بەتەکیت ئەگەر سیڤی هەریەکەیان سیرکەی ڕابردووی هەریەکەیان سیرکەی پێگەی سیاسی هەریەکەیان سیرکەی بەهێزترن یەکگرتوو هەڵنەستاوە پەرلەمان بەبێ ئەهمیەت سیرکە پەرلەمان لای یەکگرتووی ئیسلامی کوردستان باڵاترین دەستگای تەشریعی و سیاسیە لە هەرێمی کوردستان و مەرجەعی سیاسی و یاسادانانە لە هەرێمی کوردستان بۆ ئەم جارێ سێریەکەنیان لەوەتی هەیە هەروە سیرمان کردووە لە ڕابردووش وا سیرمان کردووە لە ڕابردوو کارکتەرێکمان نەناردووە بۆ پەرلەمان بەهێز نەبێ ئێمە ئەوجار لە ئەنجومەنی
جێبەجێکردن و لەسەرکردایەتی و کادیرە باڵاکان و ئەکادیمیەکان و هەموو ئەوانەمان دیاری کردووە بینێرینە پەرلەمان، چونکە پێمان وایە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پەرلەمانیان بێهەیبەت کردووە بە مەبەست بۆ ئەوەی خۆیان لە سەروی پەرلەمانەوە بن، لە سەروی یاساوە بن، لە سەروی لێپرسینەوە بن، بۆیە لای یەکگرت و پەرلەمان پرسێکی گرنگە و باڵاترین مەرجعی سیاسی و یاسادانانە کارکتەرە بەهێزەکانیشی بۆ دەهێن. باشە، کەواتە منیش پرسیارێکی زۆر جددی و گرنگ لە کاک مستەفا بکەم. مادەم یەکگرتووی ئیسلامی بەو چاوە ئەڕوانێتە پەرلەمانی کوردستان و شکۆیەکی زۆر گەورەی هەیە و دەکرێت زۆر بەڕێزەوە کاندیدی بۆ بنێردرێت یاخود با بڵین پەرلەمانتاری بۆ بنێردرێت، کەواتە بۆچی لە 94 تا ئێستا یەکگرتووی ئیسلامی کوردستان نەیتوانیوە زۆرینە لە پەرلەمانی کوردستان بەدەست بێت؟ وڵای یەکگرت و خۆی عرض کردووە بۆ خەڵکی هەرێمی کوردستان، وەکو سەرەتا جەنابەت ئاماژەت بەوە دەست پێکرد لە بەرنامەکە. یەکگرت و قوتابخانەی پێگەیاندنی لاوان و گەنجان و کارکتەرە سیاسیەکان و کارکتەرە خزمەتگوزارەکانی هەرێمی کوردستانە. دەبێت لە خەڵکی هەرێمی کوردستان بپرسین بۆ ئەو کارکتەرە جوان و بەتوانە و بەهێزانە نانێرێ کارکتەرێک دەنێرێ کە پەرلەمان بەو دەردە دەبن. پێم وایە دەسەڵات بەهۆی پارەی زۆر، بەهۆی حیزبایەتێکی دیاریکرا و بەهۆی دەستخستنە ناو بژێوی و موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان، بەهۆی کڕینی ئینتیما و ویژدانی تاکی هەرێمی کوردستان توانیوێنە تا ئێستا بمێننەوە. ئەگینا لە مەخیلەی خەڵکی هەرێمی کوردستاندا یەکگرت و ئەو کارکتەرە بەهێزەیە کە پڕە لە سەرمایی گەورەی. بەڵام یەکگرتووی ئیسلامی کوردستان ینی بۆ چوونی وایە کە خەڵکی هەرێمی کوردستان دەکرێت ئینتیمای پێ بکردرێ ئیشی لەسەر خەڵکی حیزبە دەسەڵاتدارەکان نایفرۆشێ، خەڵکەکە نایفرۆشێ، بەس خەڵکی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان فەزایەکیان خوڵقاندووە، هەژاریەکیان خوڵقاندووە، ئینتیمای خەڵکیان وا بەستە کردووە بە بژێوی و بەژیان، دەستیان خستۆتە ناو هەموو داهاتی هەرێمی کوردستانەوە بۆ خەڵک ناچار خۆیان زۆرینە بەدەستەهێنن، کەواتە مافی ئەوشیان دەبێ بدەنێ بتوانن ئەوە بکەم کە دەیانەوێ. ئەگەر بە ئیستیحقاقی طبیعی هەڵبژاردنێکی سروشتی دەنگی خۆیان بە دەست بێنن مبارەکیان بێ، بەڵام وانە وانە نەخێوانە گزیکاری تەزویر لە انتخابات هەڕشتنی پارۆ و سەرۆت سامانی ئەوڵاتە ئەگەر کەم بەدەست بهێنێ پەنجەی تۆمەت بۆ بەرامبەر نابێ، ناکرێت بە هیچ جۆرە کەمت هێنا پەنجەی تۆمە درێژکەی، بەس پەنجەی تۆمەت نییە. واقعەکەوامان پێ دەڵێ دەسەڵاتی هەرێمی کوردستان موچەی چەند مانگێک نادا پارەکەی کۆ دەکاتەوە. دەسەڵاتی هەرێمی کوردستان ڕۆژانە 300 ملیۆن مانگانە ڕۆژانە 300,000 بەرمیل نەوت دەفرۆشێ، پارەکەی کۆ دەکاتەوە، لە هیچ کەرتێکی تەندروستی و ڕێگاوپان و خزمەتگوزاری سەرفی ناکە، بۆ هەڵمەتی هەڵبژاردن بەکاری دێنێ. خەڵک موچەی نییە و بژێوی نییە، بە ناچاری دەبێ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان فشارێکی بۆ دێنن بۆ ئەوەی بە پارە ڕازیکەن. بەوە ماونەوە ئەگینا بە تەسەوڕی من دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان سوڵتە و پارەکان لێ بکەوە، لیان بسێنەوە، هەرچی معنەویات و قەدر و ڕێزە لە ناو هەناوی تاکی کوردی نیانماوە، نایانمێنێت، نەماوە و ناشیان مێنێ، نەماوە ئێستا. یعنی ئێوە دڵنیان لەوەی ئەم جارە بۆ ئەم هەڵبژاردنە ئەوان دەنگەکانیان کەم دەکە؟ ئەوە دەکەوێتە سەر چوونی خەڵکی ناڕازی بۆ دەنگدان. ئەگەر خەڵکی ناڕازی خۆ خەڵکی ناڕازی بە نەتیجە بشتی خۆ دەنگ بۆوان نادا، عرضت کەم ناچێ. ئەگەر بچێ بۆ دەنگدان دەنگ بە دەرەوەی یەکێتی و پارتی دەدا، پارتی و یەکێتی دەبنە کەمینە لە هەرێمی کوردستان بە مەرجێک هاوڵاتیانی ناڕازی لە هەرێمی کوردستان بچن بۆ دەنگدان. ئەگەر نەچێ بۆ دەنگدان دەسەڵاتداران خەڵکی خۆیان ئێوە ترستان هەیە ئەوان دەنگدەرێکی دیاریکراوی خۆیان دەنگدەرێکی دیاریکراوی خۆیانە، بەڵام ئەویش کەم بۆتەوە. بە دەلیلی چی؟ لە ئینتخاباتی ئەنجومەنی نوێنەران، لە ناو هێزی پێشمەرگە، لە ناو ئاسایش، لە ناو هێزە ئەمنیەکان دەنگی غەیری پارتی و یەکێتی باڵانسەکەی زۆر بەرز بووبەوە، ڕێژەکەی زۆر. یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆ ناتوانێت ببێتە خاوەنی دەنگدەرێک کە ڕێژەکەی نەگۆڕ بێت، خۆ ئەگەر دەنگە ناڕازەکەش نەچێتە سەر سندوقەکانی دەنگدان لانی کەم دەنگدەرێکی خۆتان دەنگدان پێدا. یەکگرتووی ئیسلامی کوردستان خاوەنی دەنگدەرێکی دیاریکراوی خۆیەتی نییە، هەیە، بەڵام کەمە عرضت کەم بۆ دەسەلمێنم. یەکگرتووی ئیسلامی کوردستان لە 94ەوە تا ئێستا چەند حیزبی تر هاتن بۆ ماوەیەک دەنگێکی زۆریان هێنا لە پێچێکی سیاسیدا، بۆ انتخاباتێکی تر دەنگەکە یەکسەر هاتە خوارەوە نزیک بۆوە لە سەفر. یەکگرتووانی پێچێکی سیاسی مەبەستە چییە؟ مەسەن ڕووداوێکی سیاسی هاتووتە پێشێ، پرۆژەیەکی سیاسی ڕاگەاندووە، ینی وەزعێکی خوڵقاندووە کە خەڵک متمانەیەکی بۆ دروست بووە، بەڵام دوایی کە متمانەکە نەماوە
لە انتخاباتێکی تر ڕێژەکەی لە 1970 هاتوۆتە خوار یەگرتووانە یەگرتو بەگەرمەجارم ناوی ئەحزاب ناڵێم بزوتنەوەی گۆڕانیشن لە بەرچاومان وایە ئەگەر یەگرتو سیرکەی لە هەموو انتخاباتێ لەگەڵ ئەوەی گزیکاری کراوە تەزویر کراوە فشارێکی زۆر بووە یەگرتو مەحروم کراوە لە هەموو هەڵمەتێکی پێویست و ڕێگەی لێگیراوە بەڵام دەنگدەرێکی تایبەت ڕێخستنێکی تایبەت خەڵکێکی تایبەت بەخۆی هەیە دەنگەکانی وانە هاتوۆتە خوارێ بڵێ دەچێتە دەرەوەی یاری سیاسی یەکگرتو لە گۆڕپانی سیاسیا ماونەتەوە بۆ هەمووش کە زوڵم و ستەمی کە لێتان بە باشیش ماوینەوە بە کارکتەرێکی کاراش بەڵام وەڵامی پرسیارەکەم وەرنەگرت پرسیارەکەم ئەوەیە لانی کەم دەبێت دەنگدەرێکی مەحدودتانە بێ کورسەکانتان ئەگەر زیاژ نەکا کەم نەکا بەڵام یەکگرتووی ئیسلامی دەبینین کورسی کەم دەکا خۆی لە یەک جار کورسیمان کەم کردووە لە هەموو لە ساڵی 2010 دەنا هەموو انتخاباتی ئێمە کورسیمان زیاد کردووە لە 2010 انتخاباتی 2010 پەرلەمانی کوردستان پێوەەر نییە بۆ هیچ حیزبێکی سیاسی چۆن یەک بنکەی دەنگدانت بنمونە بۆ بێنمەوە لەو سەرچنارە گردی سەرچنار من خۆم لەوێ دەنگدەر بووم خێزانم دەنگدەر بوو کوڕێکم دەنگدەر بوو دوو کچم دەنگدەر بوو 5 کەسی ماڵێک ئێمە دەنگدەر بووین لە یەک ژوور باشە کاتێک فەرزی ئەسوات کرا ئەو سندوقە دوو دەنگی یەگرتووی تێدا بوو ساڵی تەزویرە ئەلکترۆنیەکە یەگرتو ئەو ساڵە کەمی کردووە ناتوانی یەگرتووی ئیسلامی کوردستان بپێوی بە هەڵبژاردین 2010 لەبەر ئەوەی تەزویرێکی وازحی ڕۆشنی ئەلکترۆنی ڕوویدا لە سندوقێم 5 کەسی یەک ماڵ دەنگیان دابێت بە یەکگرتو دوایی لەسەر فەرزی ئەسوات دوو دەنگی تێدا بێ و سندوقە دەلیلی چییە؟ یەکگرتو ینی گڕوتینێکی زیاتری هەیە لە بەرەوەی ئەو ساختە ئەلکترۆنی کرابوو بۆیە دەنگی کەمی ئەو جار پێمان وایە انتخاباتی ئەو جاری پەرلەمانی کوردستان کەواتە من ئەمە پێویستم بە 2024 کەواتە یەکگرتووی ئیسلامی کوردستان دەزانم تەوەقوعکردن تۆزێ قورسە بەڵام هێندەی کە ڕاپرسی کراوە لە نێو دەستگای هەڵبژاردننی خۆتانە یەکگرتووی ئیسلامی کوردستان بە چەند کورسیەوە دەچێتە پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی ئەو جاری پەرلەمانی کوردستان مانگیدە یاساکەی چوار بازنەیە لە بەرژەوەندی ئێمەیە لە هەر چوار بازنەکە ئێمە دەچینە ڕێژەی کورسی دێنین لە هیچ بازنەیەک ئێمە دەنگمان نافەوتێ دووەم یاساکە کۆمیسیۆنی بەغدا سەرپەرشتی دەکات دەسەڵاتداران ئەو دەسەڵاتیان نەماوە لە هەرێمی کوردستان سەرپەرشتی بکەن سێ فەرزی ئەسوات یەدەویە و ئەلکترۆنیە هەردووکێتی ئەلکترۆنیشە ئەلکترۆنی فەرز دەکرێت ناوەکان دەردەچێت دواتر بەدەستیش دەبژێرێتەوە ئەوانە هەموو لە بەرژەوەندی هێزێکی وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان چەند کورسی هێنێ ناڵێم ناتوانم بڵم چەند کورسی دێنێ بەڵام کورسیەکانی دووقات و نیو بەرز دەکاتەوە بە نزیکی دەچێتە 15 کورسی گەرێمە باسی دووقات و نیو بکەین ناڵێم 15 کورسی بەس لە بینی 10 بۆ 15 کەواتە ڕێگەم بدە پرسیارێکی گریمانەیی بکەم پێویستم بە وەڵامەکەی جەنابتانە بۆ دەنگدەر بۆ ئێمەی هاوڵاتی وەکو ڕۆژنامە نووسیژنە یەکگرتووی ئیسلامی کوردستان لەو فەرەزنا 20 کورسی هێنا 15ژنە بەم 20 کورسیەوە کە نابێتە زۆرینە دەتوانێت چی بکا بۆ خەڵکی کوردستان یەکگرتووی ئیسلامی کوردستان بە 10 کورسیەوە توانیوێتی لە ناو پەرلەمانی کوردستاندا یاسای باش تەشریع بکە و دەنگی بۆ کۆ بکاتەوە و کاری لەسەر بکە و بە 5 کورسی لە پەرلەمانی کوردستاندا ڕێگر بووە لە هەندێک یاسا کە بۆ هەرێمی کوردستان بۆ باری کۆمەڵایەتی هەرێمی کوردستان بۆ مەسەلەی پەروەردە لە هەرێمی کوردستان بۆ مەسەلەی خێزان و جێندەر و ئەوانە لە هەرێمی کوردستان ڕێگری لێ بکە بە 5 کورسی بتوانێ یاسای مەترسیدار بوەستێنێ بە 20 کورسی دەتوانێت نەک یاسای مەترسیدار بوەستێنێ یاسای باش بۆ هەرێمی کوردستان دەرکە و لۆبی بۆ بکە و قەناعەت بە پەرلەمانتارانی تر بکە و دژایەتی گەندەڵی بەجددی تر بکە و وەزیر موسائەلە بکە و سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێنێتە پەرلەمان لێ بپرسێتەوە من پێم وایە خەڵکی هەرێمی کوردستان جارێک یەکگرتووی ئیسلامی کوردستان تاقی کاتەوە دەنگی زۆری پێبدا بزانێ بە چ جۆرێک لە ناو پەرلەماندا یاسای گونجاو و دژایەتی یاسای نەگونجاو و دژایەتی گەندەڵی و پرسیینەوە لە سەرۆکی حکوومەت و لە وەزیرەکان و لە حکوومەتی هەرێمی کوردستان بە چ جۆرێ مامەڵی لەگەڵ دەکا و لێت پرسێتەوە ئەگەر واش نەبوو دووبارە بێ خەڵکی کوردستان بۆ 2028 متمانە لە ئێوەش پرسە ئەگەر وانە بوو ینی ئیشی ئێمەی هاوڵاتی هەرێمی کوردستان متمانەتان بینێ وا نابن و متماتەدان لێسن وایە خونچەخان ئەسڵ وایە هاوڵاتی وا بڕوانێتە دەنگەکەی ئەرک جێبەجێ دەکە و مافیەتی نابێ حیزبێک چەند جار تاقی کردوتەوە هەر نەیتوانیەوە خزمەتەکان بکات دووبارەی بکاتەوە
تۆ حیزبێک دەسەڵاتێک 33 ساڵ دەنگت پێداوە حکومڕانی کردووە فاشیل بووە نەیتوانیوە خزمەت تەقدیم بکە نەیتوانیوە پرسی ئەگمەجانە نەتوانیوە فاشیل بوویان یەکگرتووی ئیسلامی بەڵێ کاک مستەفا لێ فاشیلیان یەکگرتووی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەڵێ حکومڕانی هەرێمی کوردستان حکومڕانێکی فاشیلە لە ئاس ئەرکە نیشتیمانی و نەتەوەیی و حکومڕانی و خزمەت گوزاریەکانی نەبووە نەیتوانیوە خزمەتی هاوڵاتیانی خۆی کەواتە من پرسیارێکی خێراکەم بە پشتبەستن بەم پێنجخاڵی کە بەڵام بەوەم بڵێم باشە نەیتوانیوە لە کەرتی خزمەت گوزاری لە کەرتی نیشتیمانی و نەتەوەیی لە ئینتیمای نیشتیمانی و نەتەوەیی هەمووی نزیک کردوتەوە لە سفر ناڵم سفر بۆتەوە بەس نزیکی کردوتەوە لە سفر هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێ بە دەنگەکانیان دەسەڵاتێکی ئاوا تەمبێ بکەن و پێی بڵێن بەسە هێزێکی تر کە خاوەنی سەرمایی مرۆییە خاوەنی ئەخلاقی سیاسیە توانای خزمەتکردنی هەیە ئەزمون کراوە کە خزمەتی خەڵک دەکا وەکو جەنابەت ئاماژەت پێکرد قوتابخانەی پێگەیاندنی ئینسانی نیشتیمانی و نەتەوەی و خزمەت گوزارە تاقیب بکاتەوە 4 ساڵی تر کە نەیتوانی بە دەنگەکانی ئەو هێزەش بخاتە لاوە باشە وەڵامەکانت تۆزە کورتتر بێ بۆی پامەکە باشتر بگەین نەبینەران چکە پرسیارەکانمان زۆرە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە دوای ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکرێت ببێت بەرەیەکی فراوان لەگەڵ هێزێکی دیکەی ئۆپۆزیسیۆن یان بیر لە دروستکردنی بەرەیەکی ئیسلامی فراوان دەکاتەوە ئێمە بۆ هەڵمەتی هەڵبژاردننیش بۆ هەڵبژاردننی ئەو جاریش نەک دوای هەڵبژاردن لە مانگی 5 2023 یاداشتێکمان نرد بۆ هەموو لایەنە ناڕازیەکان وتمان بەیەکەوە چوارچێوەیەکی بەرەی ناڕازی نیشتیمانی دروست بکەین هەمومان دژایەتی دەسەڵاتی حکومڕانی هەرێمی کوردستان دەست پێ بکەین هەمومان بە یەک ستراتیژ بە یەک خطابی علامی بە یەک خطابی سیاسی بۆی خەڵک هەمووی بڕوا بۆ دەنگدان دژی دەسەڵات و دەنگدا بەلایەن پێیان وابوو نەگونجا بەڵام ئێستا بۆ دوای هەڵبژاردننیش یەکگرتوو ئامادەیە بۆ دوای هەڵبژاردننیش یەکگرتوو ئامادەیە بۆ دوای هەڵبژاردننیش لەو ڕۆژانە نامەیەکمان نردووە بۆ لایەنە ناڕازیەکان لایەنە ئۆپۆزیسیۆنەکان وتمانە بەدیدی ئێوە دەکرێت لە دەرەوە یەکێتی و پارتی بەرەیەکی فراوان پێک بهێن هێژماری کورسی بگاتە و ئاستەی کابینی حکوومەت بەبێ یەکێتی و پارتی پێک بهێن ئەوە هەمووی دوای ئینتیخابات وەڵامی ئەو پرسیارانە دەدرێتەوە بەس دیدی یەکگرتوو وایە بەڵێ هەر کاتێک خەڵکی هەرێمی کوردستان دەنگیدا بە یەکگرتوو بەلایەنەکانی تری ئۆپۆزیسیۆن بە تایبەتی ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان کە لە خۆمان ڕادەبینین خزمەتێکی گەورە حکومڕانیەکی دروست بۆ هەرێمی کوردستان بکەین پێمان وایە دەتوانین دواتر بەیەکەوە هەماهەنگی بکەین و بەرەیەکی فراوان پێک بێنین ئەوەی من گوێم لێ لە بەڕێز مستەفا هیچ سوچێکرد نەهێشتۆتەوە بۆی کە منی دەنگدەر وا لێ نەکەی دەنگ بە یەکگرتوو بدەم چونکە خزمەتەکەن لە هەموو بوارەکانە لە هەموو جومگەکانە بەڵام یەک تۆز دەچینە دواوە کۆمەڵێک پرسیاری خێرا یەکگرتووی ئیسلامی کوردستان هێندە خۆی بە خزمەتکاری خەڵکی هەرێمی کوردستان دەزانێت بۆچی لە ناوخۆی خۆیە کۆمەڵێک کادری زۆر چالاکتان هەیە ئێستا وەکو پەڕەی گوڵ لە خۆتان وەریون لە ڕووی ئیعلامی و باسەکەی هەتانە لە ڕووی سیاسی و باسەکەی هەتانە ئەمە بۆچی ڕوویداوە وەڵان وانابینم وەکو پەڕەی گوڵ زۆر بن وەری بن لە ئێمە چونکە من شتێک بڵێم یەکگرتوو فراوانتر لە حیزبی سیاسی قوتابخانەیەکی پێگەیاندنە ئەوە مەسەری جارێ وەڵامی پێگەیاندنەکە پرسیاری جدیم لەوانەیە مەبەست کە باسی ڕاگەیاندنت کرد ئێستا هەر کەناڵێکی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان ببینی کارێکتەرە بەهێزە ئیعلامیەکانی ڕۆژێک لە قوتابخانەی یەکگرتوو پێگەیشتوون تەواوە ئێمە کاتێک بمانتوانی بێ کارێکتەری کارە چاوکراوە هۆشی پێ بگەێنن ئەمە شانازیە بۆ یەکگرتووی ئیسلامی وڵات بکە شانازیە بەڵام بۆ یەکگرتووی ئیسلامی ناتوانێت لای خۆی کوی لەوانەیە کەناڵەکانمان ئەوەندە فراوان نەبن هەمووی کۆ بکەینەوە دائیمەن حیزبێک ئاخە تۆ بەس ئێستا باسی یەکگرتوویەکی ئیسلامی کوردستانم بۆکەی خزمەتی هەموو هەرێمی کوردستانی پێ تۆ نتوانی کادرەکانی خۆ کۆ بکەیت تۆ چۆن خزمەتی شوار محافەزەت پێ دەکرێت تۆ کە کادرت پێگەیاند خزمەتی کەرتی پەروەردەی کرد کەرتی تەندروستی کرد کەرتی ڕاگەیاندنی کرد ئەگەر لە ناوی یەکگرتووی ئیسلامی کوردستانیش نەمێوەکو تاکێکی حیزبی و ئۆرگانی حیزبی خزمەتی وڵاتی کەتە وەرخزمەتە بەڵام بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان کە نەتوانێت لە دەوری خۆی کۆ بکاتەوە پێم بڵێ لەم لاوە خزمەتە فراوانەتان چۆن پێ دەکرێت ئێمە ئەگەر دەسەڵات بووین حکومڕان بووین جومگەکانی حکومڕانیمان
لابوو هەموو ئەو کارکتەرە بەهێزانە لە جونگەکانی حکومڕانی بۆ خزمەتی خەڵک بەکاردێنین. ئەو کاتێک کە ئەم کادرانەتان پێگەیان ئێوە لە دەسەڵاتە بوون؟ ئێستاش گرتووی ئیسلامی کوردستان پاشەکشەی کردووە. پاشەکشەی نەکردووە. چۆن پاشەکشەی نەکردووە؟ پاشەکشە چییە؟ پاشەکشە ئەوەیە لە استراتیژەکەت پەشیمان بی، حیزبەکەت هەڵوەشێنیەوە، توانای پێگەیاندنت نەمێنێ، کارکتەر پێنەگەێنی، لە خزمەتی هاوڵاتیان بێت. یەکگرتووی ئیسلامی کوردستان بەردەوامە لە پێگەیاندنی کارکتەر، بەردەوام کارکتەر پێدەگەێنێ، بەردەوام خزمەت گوزاری پێش دەکات. ئێمە ڕۆژنامەنووسان لە زۆرێک لە جونگەکانە ینی بەریانەکەوین، بەر هەموو ڕۆژنامەنووسانەکەوین بەلایەندار و بێلایەنەوە بۆ خۆشتان وەکو شانازیەک باسیەکەن و بەڵێ هەمووشمان بەریەکەین و دەبینین یەکگرتووی ئیسلامی کوردستان ژمارەیەکی زۆر کادری ئالامی هێوی سال لە دەستگاکانی تراکارەکەن، بەڵام ژمارەیەکی زۆریشتان گلەیتان لێ دەکەن. ینی لانی کەم لە حملێکی ئینتیخابیە یەکگرتووی ئیسلامی کوردستان دەناڵێنێ بەدەست نەبوونی کەناڵێکی ئەعلامیەوە، بەڵام بەدەیان کادری ئەعلامیتانێ مەرجیژ نییە لە کەناڵە سیاسەکانە کار بکەن، لە کەناڵە حیزبەکانە کار بکەن، خاوەنی پرۆژەی خۆیانن. پێم بڵێ بۆ ئێوە ناتوانن ئەوە کۆبکەنەوە، من کێشەم لەسەرەوەی تۆ نەتوانی منی یەکگرتووی ئیسلامی لە ناو حیزبەکەیە جێ بکەیتەوە لە سێکتەرە ئەعلامەکەیە ئەو لە سێکتەرە پیشەیەکە، چۆن لە هەرێمی کوردستان بە 4 محافظۆ ئەمانم بۆ کۆکەیتەوە. وەڵا زۆر ئاسانە ئەو کاتە، وەڵامی ئەوەش ئاسانە. ئێستا یەکگرتوو خەڵکێکی زۆری لە ئۆرگانەکانی خۆی و لە ڕاگەیاندنی خۆی و لە کەرتی پیشەیی خۆی و لە کەرتی تەنزیمی خۆی کۆکردۆتەوە و تەوزیفی کردو ڕۆژانە خزمەت دەکەن. هەل لە ڕێکخراوە خێرخوازیەکاندا دەیان و سەدان و هەزاران کادیرمان ڕۆژانە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان دەکەن. بەس لە بوعدە ڕاگەیاندنەکە یەک ڕاگەیاندن خۆ دەزانی مەکینەی سەرفکردنی پارەیە. کەناڵی فەزایی بۆ کەناڵەکانی دەسەڵات خەڵک دەگرنەوە. یەکگرتووی ئیسلامی کوردستان پارەی نییە؟ ناڵێم پارەی نییە، بەس ئەو پارەی نییە بتوانێت کەناڵی گەورە و کادیری پارەی زۆری پێبدا و ئەگەر پێت بڵێم ڕاگەیاندکارێک لای ئێمە ئەگەر 400 دلاری هەبێ لە ڕاگەاندنێکی تر 1200 دلاری هەبێت، کاتێ یەکگرتوو دەبێتە خاوەنی پارە. یەکگرتوو بۆ نابێتە خاوەنی پارە لە ناڵێم بۆ ئەڵێم کەی دەبێتە خاوەنی پارە، بۆ یەکەش و کە یەکەشت پێ دەڵێم بۆ نابێتە خاوەنی پارە. هەموو جونگەکانی ئابووری لە هەرێمی کوردستان خۆرخراون لەلایەن دەسەڵاتدارانەوە، نایەڵن یەک پرۆژە یەک کەرتی ئابووری لە هەرێمی کوردستان کەسێک سوودی لێ ببینێ ئیلا دەبێ حیزبی دەسەڵات خۆی ئیدارەیکە. وەکەی دەبین پێمان وایە کەی لە هەرێمی کوردستان وەبەرهێنان چۆسەسکەی خۆی دەستورێک هەبوو، یاسا سەروەر بوو بۆ هەمومان. نای زۆر دوورە، نادوور نییە، دوور نییە. ئەوجار لە پەرلەمانی کوردستانی ئەوجار ومێت دەکەین ئێمە کورسیەکانمان ئەوەندە زۆر بن، یەکەم وەزیفەی ئەساسیمان باس لە نووسینەوەی دەستورێک بێ بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی هێڵە سوورەکان و هێڵە سەوزەکان دیار بن. هیچ کەسێک نەتوانێت تەلاعوب بە پرسی نیشتیمانی، بە پرسی نەتەوەی، بە پرسی دارایی، بە پرسی ئابووری هەرێمی کوردستان بکە بۆ بەرژەوەندی حیزبی خۆی و بنەماڵی خۆی. باشە لەبەری کاتی بەرنامەکەم بەرەو تاو بوونەچێ پێویستمە دوو پرسیاری زۆر گرنگە. دەڵێ یەکەم بابەتی ئێمە نووسینەوەی دەستورێکە بێت لە پەرلەمانی کوردستان. یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر کات ڕەخنەی لێ دەکیرێ کە خاوەنی بیرۆکەی پاشەکەوتی موچێ. پاشەکەوتی موچە؟ بەڵێ. ئەسڵ و ئەساسی نییە. ڕاست نییە. ئەسڵ و ئەساسی نییە. ئەوە باسێکە لە کۆبوونەوەیەکی حیزبەکان ئەو کاتێک کە موچە چەند مانگێک بوو نەدرابوو. دکتۆر محەممەد دەمەوێت لێرە شۆ ڕوونکردنەوەی بۆ خەڵکی یاریمی کوردستان بدەم و دیفاعێک لەو پیاوە دڵسۆزە بکەم. چونکە زوڵمی لێ دەکرێت. پێشنیارێکی کرد وتی بەڕێزان 3-4 مانگە موچە نەدراوە، موچە پێویستە بدرێ و ئەوەی ڕابردووش ئەگەر نەشتوانین ئێستا هەمووی بدەن لەگەڵ هەموو موچەیەک بەشێکی موچەی ڕابردویان بۆ بدرێ. ئەوە ئیعلام بە هەڵە تەوزیفی کرد لە یەکگرتوویاندا، یەکگرتوویان پێشکان هەموو ئەعلامی کوردستان ینی بەشێک لە ئیعلام دواتر کە بوو بە قسە چۆن ناوی ئەعلام و قسە و باسی دەست ئەمێ ئەوە بزانم سیاسەتمەدارانی هەرێمی کوردستان هەڵە تێگەیشتن لە دکتۆر محەممەد یان ئیعلام هەڵە تێگەشت. جەنابیان فەرمویانە لەگەڵ موچەکانە بەشێکی ڕابردویان بدرێتەوە، بەڵام ئێمە موچە ئەساسەکە لابرا و پاشەکەوت سیاسەتمەدارانی هەرێمی کوردستان خۆیان لە کۆبوونەوە وتیان خەبیرێکی لوبنانی هاتووە پێشنیاری ئەوەی بۆ کردوین مادام هەرێم ناتوانێت موچە بدا بەشێکی موچەکە بدا، بەڵام قسەی دکتۆر محەممەد وانە بوو وتی لەگەڵ موچەی هەموو مانگێ بەشێکیش لە موچە نەدراوەکان بدرێت. کاتە قسەکەی منە
بڵێن وتەکەی دکتۆر محەممەدیان هەڵگێڕاوەتەوە بەڵێ. بەشەکەیاندایە فەرمانبەران و حازرەکەیان لابر لە کاتێکا دکتۆر محەممەد بە پێچوانتی موچەیەک و بەشێک لەوە دروستە جا پرسیارەکەم لە یەکگرتووی ئیسلامی کوردستان چییەکە بۆ ئەوەی ئەم شتە لەسەر خۆی لابەرێ چۆن نەتوانێت قەناعەت ئەم جارە بە دەنگ دەربکە. وەڵا دەبێ خەڵکی هەرێمی کوردستان متمانەی بێ ئەو هەموو ڕوونکردنەوەی ئێمە کە بە جددی ڕوونمان کردەوە وە قسەکان ماون وەدی کۆمنتەکان هەمووی ماون و خاوەنی پرۆژەکە خۆی وتی چەندجار ڕوونی کردەوە و دواتر کەسێکی تر لە ناو ئەنجومەنی وەزیران وتی پێشنیار بۆ ڕوبعە موچە خەبیرێکی ئابووری لوبنانی بووە هاتۆ بۆی پێشنیار کردوین هەموو ئەوانە وتر و دواتر بۆ موچە کەس ئەوەندە یەکگرتووی ئیسلامی کوردستان داکۆکی لە موچە ناکات چۆن کۆمەڵی ئیسلامی یەکێتی نیشتمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان بزوتنەوەی گۆڕان لە ڕێگەی شارپرێس و دەچینە لای هەر کەسێکیان دەگوترێ هیچ هێزێک هێندەی ئێمە داکۆکی لە موچە ناکە هەمووتان داکۆکیەکەن نەمان بینی موچەکە بگاتە فەرمانبەران و مامۆستایان. یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەو ساڵ داوایەکی تۆمار کرد لە محکەمەی فیدرالی لەسەری چوو ڕێڕەوی پارە و موچەی لە بەغداوە گواستەوە بۆ لە هەرێمەوە بابەتەکەمان پەرلەمانی کوردستانە من نەمیزانم خۆ دەیڵێیت و بەرپرسێکی باڵاشتان لە ڕێگەی شارپرێسەوە گوتی چاکردنی موچە لەلایەن حکوومەتی عێراقیەوە بۆ هەرێمی کوردستان دەستکەوت و قەزەی یەکگرتووی ئیسلامی کوردستانە بەتەنها کەواتە پرسیارێک لە دەروی بابەتەکەشە بەس خۆت گوتت ناچارم بیکەم بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان ئێستا ناچێ بەدەمی و چاکی کاتەوە خۆوا دوو مانگە دیسان موچە وەرنەگیراوەتەوە. پرسیارێکی جددیە پرسیارێکی جوانە بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕێڕەوی پارە و موچەی لە هەرێمەوە برد بۆ بەغدا باشە ئەوە دەستکەوتێکی گەورەیە ناڵین هەرێمە کردومانە بەڵام ئێمە کارکتەری ڕئیسی و ئەساسی بووین و دواتر خەڵکی تریش داوای تۆمار کرد لەگەڵ داواکەی مەکرا بە یەک داوە بەڵام تاپۆکەی سەنەویەکەی بەناوی یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە ئێستا تاپۆکە بۆ شانازی خۆتانە من نەتیجەمێ بۆ خەڵکی کوردستان تا ئێستا چەند مانگێکە نەتیجەی باشی گرتووە ئێستا دەسەڵاتداران دەیانەوێ جارێکی کە گرفتی بۆ دروستکەنەوە قەت دەسەڵاتی هەرێمی کوردستان دەچنەوە ناو قەزێکە ئێستا باسی دەکەم قەت دەسەڵاتی هەرێمی کوردستان نایەوێ مانگێک دوو مانگ هاوڵاتیەکانی دڵیان مرتاح بێ بە ئاشتی بژین بە خۆشی بژین گیرفانیان ئاوەدان بێ بازار گەرم و گوڕ بێ دایانەوێ بەردەوام خەڵک لە قەیراندا بێ بۆ ئەو مەسەلەیە بە دوایدا دەچین جارێکی تر ناوەستین بە دوایدا دەچین لە بەغدا چونکە حکوومەتی بەغداش پابند کراوە دەبێ ئیلتیزام بکە ئێستا کە پابند نییە گرفتی هەرێم گرفتی بۆ دروست کردووە ئەویش پابند نییە جارێکە بە دوایدا دەچین چونکە باسی بژێوی لە ئێمە باسێکی مەسیریە بۆ هەوڵات دەچمە کۆتا پرسیار یەکگرتووی ئیسلامی کوردستان دوو ئاراستەیە پرسیارەکەم و جنابتان کاتان بۆ بەجێڵم بۆ وەڵامدانەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەگەر زۆرینە بەدەست بێنێ لە پەرلەمانی کوردستان وها بێت پێویستە کابینەی حکوومەت بە تەنها خۆی پێکی بهێنێ لە شێوازی هەڵبژاردننی سەرۆکوەزیران و تەنانەت بە سەرۆکی هەرێمی کوردستانیشەوە هەمان میکانیزم پیادە ئەکات کە ئەمینداری یەکگرتووی تێدا هەڵبژێردراوە کە ماوەی چەند جارێکە هەر تەنها یەک دەموچاوە و یەکگرتووی ئیسلامی کوردستان لە بادینان ئەم جارە هەست دەکا کێبڕکێ لە نێوان پارتی و یەکگرتووە هێندە هەندێک جار قوڵ بۆتەوە یەکگرتوو چانسەکەی لەژێر دەستی پارتیا دەرهێناوە لە بادینان ئەم جارە هەستەکەن کێبڕکێکە لە نێوان ئەو کاندیدە سەر بەخۆیانن لەگەڵ پارتیا یەکگرتوو لە کێبڕکێکە دێتە دەرەوە یاننا پرسیارەکە دوو سێ فەرعی لێ بۆتەوە دەبێ مەجالم دی وەڵامی بدەمەوە سەرەتا ئەگەر ئێمە زۆری نەمان هێنا باشە خەڵکی هەرێمی کوردستان متمانەی بە یەکگرتووی ئیسلامی کوردستان کرد خەڵکی هەرێمی کوردستان دڵنیا دەکەینەوە حکمێکی ڕەشیدی دادپەروەر و بەی پرەنسیپەکانی مافی مرۆڤ و تەداول و ئاڵوگۆڕی دەسەڵات لەناو حیزبەکەتان نایکەن چۆن ناتوانن لەناو ئاڵوگۆڕی دەسەڵات جێبەجێ دەکەین حکوومەت جیاوازە لە حیزب ئەو یەک دۆم حیزب یەکگرتووی ئیسلامی کوردستان لە هەموو حیزبێک کراوەتر کۆنگرەکانی کراوەتر کارکتەرەکانی ناو یەکگرتوو بۆ ئەمینداریش ئەمیندار لە خولێ بەڕەغبەتی خۆی لە دەورەیەک بەڕەغبەتی خۆی نەپاڵاوت لە دەورەیەکی تر لەگەڵ کۆمەڵێک کارکتەری تر خۆی پاڵاوتەوە هیچ کۆنگرەیەکی یەکگرتوو نەبووە منافەسە نەبێ لەسەر ئەمیندارێتی و لە هیچ کۆنگرەیەکی یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕێگری نەبووە ئەو منافەسانە بە هیچ جۆرە ڕووکەشی نەبووە لە هیچ کۆنگرەیەک نەبووە ڕێگا نەکرێتەوە دەرگا نەکرێتەوە ئەندامانی مەکتەبی سیاسی سەرکردایەتی بە پێی پێوەرەکان خۆیان بپاڵێون بۆ ئەمیندارێتی و هەموو جارێکیش دەنگدان جیاواز بووە خولیدات و کێ دەبێت ئەمینداری یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەوە کۆنگرەی ئایندە بڕیار دەدا ئەو دەنگۆیانەی کە دەگوترێ مامۆستا عومەر عەبدولعەزیز دەبێت ئەمینداری یەکگرتووی ئیسلامی کوردستان تا ئێستا یەکگرتووی ئیسلامی کوردستان باسی لە ئامادەکاریەکانی کۆنگرەی ئایندە نەکردووە
هەڵمان گرتوتەوە بۆ دوای هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن لیژنەیەکی تایبەت پێک دێنین بۆ ئامادەکاری کۆنگرە ئەو ئەو کاتە بە بەڵێن لیژنەکە و لەسەرکردایەتی بە پێی ئەو پێوەرانەی کێ بۆی هەیە بۆ ئەمیندارێتی گشتی خۆی بەپاڵێوێ خۆی دەپاڵێوێ هەر کەسێک بەس ئەوەندە پێ بڵە تا چەند وایە کە ئەو بەڕێزە کاندید کراوە بۆ ئەو پۆستە نەخێر کاندید نەکراوە وانە تا ئێستا قسە لە هیچ کەسێک نەکراوە بۆ کاندید بە خودی مامۆستا سەڵاحیشەوە بە خودی مامۆستا سەڵاحیشەوە تا ئێستا لیژنەیەک دیاری نەکراوە ئێستا سەبیری لەو نەکرێتەوە دووبارە خۆی کاندید دەکاتەوە تا ئێستا ئێمە لیژنەمان ئامادە نەکردەوە بۆ ئامادەکاری کۆنگرەی ئایندە هەموو ئەرک و جووڵە و تواناکانمان بۆ هەڵبژاردن تەرخان کردووە ئەو ڕۆژەی کە هەڵبژاردن تەواو بوو لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە پێک دێنین سەرکردایەتی کۆ دەبێتەوە باس لە کۆنگرەی ئایندە دەکا پێوەرەکان دیاری دەکا کێ بۆی هەیە خۆی بپاڵەوێ بۆ ئەمیندارێتی دیاریان دەکا دەچینە منافەسەیەکی دروست بۆ ئایندە و هەموو کۆنگرەکانی وا بوون بە هیچ جۆرێ لە سانسۆر نەبووە لە سەر هیچ کەسێ لە ناو کۆنگرەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستاندا بەڕووی ئیعلام و جەماوەرەوە کۆنگرەکانی بەستووە منافەسەکە لە بادینان دەدۆڕێنن لە بەرامبەر کاندیدە سەربەخۆکانە یا جاران لەگەڵ کاندیدێکی بڕکێ دەکەن یەکگرتووی ئیسلامی کوردستان لە بادینان بۆتە خاک بۆتە خەڵک بۆتە سەقافە بۆتە کەسایەتی بۆتە بەڵام دەزانن کێن کاندیدە سەربەخۆکان لەوێ ئێوە دەزانن باش دەزانین بۆتە بەشێک لە پێکاتەی بادینان منافەسە لە بینی یەکگرتوو پارتیە لە بادینان و چۆن لە ئەنجومەنی بۆم هەڵبژاردنەش هەروایە بۆ هەڵبژاردنی ڕابردووە بوو بۆ ئەوەش هەروایە دەسەڵات بەڵێ بۆ ئەم جارش دەسەڵات ڕاستە هەندێک میکانیزمی گرتووەتە بەر هەڵبژارد کاندیدی جۆرا و جۆر و بەناوی سەربەخۆ و هەر خزمەت بەوکا و دەنگی یەکگرتووی پێکەم بکا و دەنگی لایەنە ناڕازەکانی ئەگەر کاندیدە سەربەخۆکان زیاتریان لە ئێوە هێنا نەهێنن لە منی وەرگرە هیچ کاندیدێکی سەربەخۆ بۆ پەرلەمانی کوردستان ناگاتە پەرلەمان. مستەفا عەبدوڵڵا سەرۆکی لیستی یەکگرتوو لە بازنەی سلێمانی بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە لە شارپرێ سۆڵقەی ئەم جارە کۆتایی هات بەخوای گەورەتان ئەسپێرم.